بە پێچەوانەی پێشبینیەکانەوە پارتی پارێزگاران بە سەرۆکایەتی دێڤید کامێرۆن سەرکەوتنێکی چاوەڕوان نەکراوی لە هەڵبژاردنەکانی بەریتانیا بەدەستهێنا. ئەم سەرکەوتنەی پارێزگاران هەموو ئەو ڕاپرسیانەی پێچەوانە کردەوە کە لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنەکاندا ئەنجامدرابوو کە خۆی لە 80 ڕاپرسی دەبینیەوە. لەو ڕاپرسیانەدا ئاماژە بەوەکرا بوو کە هیچ پارتێک ناتوانێت بەتەنها حکوومەت پێک بهێنێت و هەروەها لە هەموو ڕاپرسیەکانی ژمارەی کورسیەکانی پارتی پارێزگارانی بە نزیک لە 300 کورسی هەژمار کردبوو. بەڵام لە دەرەوەی چاوەڕوانیەکان ژمارەی کورسیەکانی ئەو پارتە گەیشتە 330 کورسی. بەم سەرکەوتنەش کامیرۆن دەتوانێت بەتەنها حکوومەت پێک بهێنێت، چونکە بۆ پێکێنانی حکوومەت پێویستی بە 326 کورسی هەیە لە کۆی 650 کورسی پەرلەمانی ئەو وڵاتەدا. پارتی لیبرال دیموکرات لە هەڵبژاردنەکانی 5 ساڵی ڕابردوو 57 کورسی پەرلەمانی بەدەستهێنا بوو، بەڵام لەم هەڵبژاردنەدا ژمارەی کورسیەکانی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزی و بە تەنها 8 کورسی پەرلەمانی بەدەستهێناوە. پارتی نیشتیمانی سکۆتلەندە کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو تەنها 6 کورسی پەرلەمانی هەبوو، توانی لەم هەڵبژاردنەدا لە کۆی 59 کورسی سکۆتلەندە 56 کورسی بەدەست بهێنێت، بەمەش گەورەترین سەرکەوتنی بەدەستهێنا. ئەم سەرکەوتنەی پارتی نیشتیمانی سکۆتلەندا بووە هۆکاری ئەوەی کە پارتی کرێکاران کە بە سەرسەختترین پارتی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە دادەنرا و لە هەڵبژاردنەکانی 5 ساڵی ڕابردوو 41 کورسی پەرلەمانی لە سکۆتلەندا بەدەستهێنا بوو، لەم هەڵبژاردنەدا تەنها 1 کورسی بەدەستهێنا. لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی بەریتانیادا دوای 450 ساڵ کاندیدێکی پارتی نیشتیمانی سکۆتلەندا کە گەنجێکی 20 ساڵانە بوو توانی زۆرترین دەنگ لەسەر ئاستی کاندیدەکانی تر بەدەست بهێنێت و بە گەنجترین پەرلەمانتار دادەنرێت لە پەرلەمانی بەریتانیادا. هەرچی پارتی کرێکارانیشە کە دووەم گەورەترین پارتی بەریتانیایە توانی لە کۆی 650 کورسیەکەی پەرلەمان تەنها 232 کورسی پەرلەمان بەدەست بهێنێت. لە هەڵبژاردنەکانی 5 ساڵی ڕابردووشدا ئەو پارتە 251 کورسی پەرلەمانی هەبووە و بەمەش 19 کورسی پەرلەمانی لەدەستداوە. لە کاردانەوەی شکستی پارتەکانیاندا هەریەکە لە ئید میلیباند سەرۆکی پارتی کرێکاران و نیک کلیک سەرۆکی پارتی لیبرال دیموکرات و نایجل فاراج سەرکردەی پارتی سربەخۆی شانشینی یەکگرت و دەستیان لە کار کێشایەوە.